ئەو بەڵێنەی لە کاتی هەڵبژاردن بە بەڵێندەران درابوو ڕاست دەرنەچوو. دەڵێن بڕیار بوو پارەی بەشێک لە پرۆژەکانمان بۆ خەرج بکرێت، بەڵام تا ئێستا 1 دینار خەرج نەکراوە و تەنها قسە بووە. ئێمە هەمانە پرۆژەمان هەیە لە 2014ەوە تەواو کراوە، بارمتەمان ماوە، ئەمانەت لە هیچ یاسایەکانیە کە ئەمانەت ڕابگیرێ کە ئێمە ئیشەکەمان کردووە چەند ساڵە ئێستا ئەیهێنینە بانک بۆمان سەرف ناکەن لە هەموو ڕوویەکەوە. مدیر بانکێک ینی مافی ئێمە زەوتەکە بەبێ هیچ ڕێکارێکی یاسایی. ئێستا بە چ پاساوێک پێ نادەنەوە؟ ئێستا بەڵێندەری تازە دێتە ناو ئیشەوە ئەگەر ئەوانە ببینێت. لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران هەڵوێستی وەرگرتووە و دەڵێن پێویستە ئیدارەی سلێمانی پابەندی ئەو بڵێنانە بێت کە لە کاتی هەڵبژاردنە پێیانی داوە. ئەوەش لە کاتێکدا زیاتر لە 1000 بەڵێندەر لە چاڕوانی ئەو پارەیەدان کە بە پاساوی قەیرانی دارایی چەندی ساڵە پێیان نادرێت و دەستی بەسەردا گیراوە. ئەو کات کە پێش هەڵبژاردنی وعدی پێیان مەبلەغێکی 26 کۆمپانیا بارمتی یاسایی بۆ سەرکردنی لە سەیاچێت وعدیشی پێیانی وتی لەبەرێک ئێستا بەردەوامەکە وایە با بگێتە دوای سەری ساڵ شەڵایەکەتان بۆ سەر بکەن، بەس بەداخەوە چەند پەیوەندی بانکیەوە کرد، چەند محاڵەمان لەگەڵا کرد بە هیچ شێوەیەک ئامادە نەبووە کە ئەو وعدانە بچێتە سەر بۆ پرۆژە بەردەوامەکان کە دایم ئەبوویایە پارەی بۆ سەر بکەن ئەوانە ژۆ ساڵ بە ئەم هەرچی خەرجیەکە وەسانیەتی بۆ بەڵێندەران. والله هیچ جای مەژۆ داوای ئەو کەلیمەیەکەی کە وعدمان پێدراوە ئێمەش ئێستا دوای ئەو نەتیجەیەکەین کە وعدمان پێدراوە دوای وعدەکە بکەین. ئێمەش کە ئێستا کۆبوونەوەی جەماعەتی بەڵێندەران کردومانە دوای وعدەکەوتین زای نەگاتن. چەندین ملیار دیناری بەڵێندەران لە دوای 2014ەوە بە پاساوی قەیرانی دارایی لای حکومەتی هەرێمە و ئامادە نییە بۆیان بگەڕێنێتەوە. بەهۆی ئەم زۆرداریەشەوە سەدان بەڵێندەر شکستیان هێنا و مایە پوچ بوون. چەندین ساڵیشە هیچ بەڵێندەرێکی نوێ نەیوێراوە بێتە ناو کارەکە و ئەم سەرکێشیە بە پارەکەیەوە بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.